لەگەڵ بەڕێز مخەلەت حازم ڕاوێژکاری ئەمنی پەرلەمانی عێراق و شۆڤەکاری سیاسی لە بەغدا لەگەڵمانە. بەڕێز مخەلەت زۆر سپاس بۆ ئامادەبوون لەگەڵ کوردستان 24. باوە بپرسم کە دوێنێ ترەمپ گوتی بە ئاسانی دەتوانین ڕێکەوتن بینی نەکایەوە لە نێوان ئیسرائیل و ئێران. ئەمە تا چەند ئەگەرێکی نزیکە لە واقعەوە؟ بەناوی خۆی بەخشندەی مهرەبان، سڵاو لە جەنابتوو لە بینەرانی بەڕێزی کوردستان 24ش. لە ڕاستیدا تاوەکو ئەم کاتێک ئێمە قسەی دەکەین هیچ ژینگەیەک نییە بۆ گەڕانەوە بۆ مێزی دانوستان و هیچ ژینگەیەکی لەبار نییە بۆ دانوستان. ئێستا ئۆپراسیۆنی سەربازی هەیە، ئۆپراسیۆنی کردەیی و دژەکردەیی هەیە لە نێوان ئێران و ئیسرائیلدا. هەردوو لایەن هێزی خۆیان نیشان دەدەن، هەردوو لایەن نمایشی سەربازی دەکەن و هێرش دەکەنە سەر یەکتر. هەریەکەیان بە چەکی نوێ دەردەکەوێت، هەریەکەیان چەکێکی نوێ هێنا و دەیەوێت خۆی بسەپێنێت، دەیەوێت ئیرادەی ئەوی دیکە بشکێنێت. لەبەر ئەوە تاوەکۆم کاتێک کە ئێمە ئەم چاوپێکەوتنەی دەکەین، ئێران دەیەوێت بە ئاڕاستەی مێزی دانوستاندا بڕوات و بە شێوەیەکی سەرکەوتوانە. بەڕای من ئێران تاوەکو ئێستا سەرکەوتووە. ئێران دەیەوێت مەرجەکانی خۆی بسەپێنە، چونکە خۆی وەکو براوە دەبینێت، وەکو پێشوو نییە کە ڕێگە بدات ئەمریکا مەرجەکانی بسەپێنێت، بەڵکو ئێران دەیەوێت ئێستا ئەم هەلا بقۆزێتەوە بۆ بەهێزکردنی پێگەی خۆی، بۆ سەپاندنی هەژمون و ئیرادەی خۆی، چونکە ئەم شەڕە بۆ ئەو وەکو گرەوێک وایە کە بیباتەوە. ئەو کاتە ئێران دەچێتە پێگەیەکی بەهێزترەوە، بە ئارامتر دەچێتە دانوستانەوە. تاوەکو ئێستا ئێران نەگەیشتوەتە ئەو هەستە، یاخود نەگەیشتوەتە ئەو ئارامی کە پێی وایە براوەیە و مەرجەکانی خۆی بسەپێنێت. هەر لەبەرەوە ئۆپراسیۆنەکان هەردوو لە بەردەوامی پێدەدەن. ئەمڕۆ شەڕەکە دەچێتە هاوسەنگێکی نوێەوە. بۆ نمونە هەردوو لایەن ئابووری یەکتر بردومان دەکەن، هەردوو لایەن پایتەختی یەکتر بردومان دەکەن، هەردوو لایەن خزمەتگوزاری یەکتر بردومان دەکەن. ئەمەش بەمانای ئەوەیە کە ئەو ئۆپراسیۆنی کە ئێستا بەڕێوە دەچێت لێدان بە لێدان. باشە بەڕێز مخەلەت، عێراق هەڵوێستی جیاوازی هەیە، چ لە سەراستی حکوومەت چ لە سەراستی گروپە چەکدارەکان. خوێندنەوەتان بۆ ئەمە چییە؟ لە ڕاستیدا هەڵوێستی عێراق هەڵوێستی فەرمی مەبەستم وەکو هەڵوێستی وڵاتانی دیکە عەرەبی وایە کە سەرکۆنەی هێرشی ئیسرائیل و دوژمنکاریەکانی ئەو وڵاتە بەستە ئێران دەکات. هەروەها ئەمەش هەڵوێستی حکوومەتی عێراق، هەڵوێستی دیپلۆماسی حکوومەتی عێراقە کە مامەڵی لەگەڵدا دەکات، چونکە پێشتریش عێراق بە هەمان شێوە مامەڵی لەگەڵ لوبنان و فەڵەستین کردووە و مامەڵەشی لەگەڵ سووریا کردووە کە سەرکۆنەی هێرشەکانی ئیسرائیلی کردووە. عێراق هەمیشە هەوڵی داوە کە دوور بێت لە هەر قەیرانێک لە ناوچەکەدا. هەوڵی داوە کە وەکو عێراقی فەرمی، وەکو عێراقی دیپلۆماسی هەوڵی داوە کە بڕیارەکانی لە بەرژەوەندی گەلی خۆی بێت، هەوڵی داوە هاوکاری پێشکەش بکات، بەڵام هاوکاری مرۆیی، هاوکاری پزیشکی، نەک هاوکاری سەربازی و هاوکاری ئەمنی. بەڵام بڕیارێکی دیکەشێ بابێتمان نەچێ، ئەویش بڕیاری ناڕەسمیە کە بڕیاری گروپە چەکدارەکانی بەرەی مقاومەیە. ئەم گروپانە بە ئایدۆلۆژیا بە ئێرانەوە بەسراون. ئایەتوڵڵا خامنەی بەڕێبەری خۆیان دەزانن بەشێکن لە پێشەوەی باس لە هەڵوێستی گروپە چەکدارەکانی عێراق بکەین، باس لە هەڵوێستی دیپلۆماسی فەرمی حکوومەتی عێراق بکەین. ینی هەڵوێستی دیپلۆماسی عێراق دەگەیەنێت بەکوێ لە کاتێکە موشک و درۆن و فڕۆکەکانی ئیسرائیل و ئێران بە ئاسمانی وڵاتەکەیدا تەراتێن دەکەن. بەڵێ پێشتریش وتم کە هەڵوێستی عێراق هەڵوێستێکی دیپلۆماسی و پرۆتۆکۆلیە، لەلایەن وەزارەتی دەرەوە بڵاو کراوەتەوە، ئاماژەی پێکراوە. هەروەها بەڕێز سەرۆکوەزیران محەممەد شیاع سوودانیش ڕاگەنراوێکی هەبوو. هەروەها سبەینێش پەرلەمان دانیشتێکی دەبێت لەبارەی ئەم پرسەوە. هەمووان باس لەوە دەکەن کە پێشاتەکان چۆن کاریگەریان سەر عێراق دەبێت، چۆن عێراق خۆی ڕزگار بکات لەو قەیرانە. هەروەها حکوومەتی عێراق بە فەرمی سەرکۆنەی ئیسرائیلی کردووە بۆ ئەو دەستدرێژەی کە دەیکاتە سەر ئێران، چونکە ئێران دەوڵەتێکە، دەوڵەتێکی مسلمانە، هەروەها
یەکێکە لە دەوڵەتەکانی دراوسێ عێراق ئیسرائیل وڵاتێکی مسلمان نییە ئیسرائیل وڵاتێکی دەستدرێژی کارە هەر بۆیە پێم وایە هەم هاوسۆزیە دینیە دراوسێتی هەیە ئەمەش کاریگەری لەسەر وڵاتی عێراق بووە نەک تەنها لەسەر عێراق بەڵکو لەسەر سعودیا وڵاتانی دیکەی وەکو کوێیت قەتەر هەمویان سەرکۆنیان کردووە هەر لەبەر ئەوە عێراق بە بێگومان بەشێک دەبێت لە چوارچێ وڵاتانی عەرەبی بۆ سەرکۆنەکردنی ئیسرائیل ئەی گروپە چەکدارەکان لە عێراق بۆ نمونە لە دوایین ڕاگەیەنراوی یاسای بەهلی حەق دەڵێت کە ئەگەر ئەمریکا پشتیوانی ئیسرائیل بکات ئەوە ئێمە تەواوی بەرژەوەندیەکانیان بە ئامانج دەگرین پێتان وایە پێشهاتی نوێ لە عێراق چییە بێت؟ بەڵێ لە ڕاستیدا هەڵوێستی گروپە چەکدارەکان هەڵوێستێک دەبێت بۆ پشتیوانیکردنی ئێران ئەوان شوێنی ئێران کەوتون لە ڕێگەی ئایدۆلۆژیایانەوە ئەوان پەیوەستن بە ئێرانەوە گروپە چەکدارەکان گومانی تێدا نییە کە هاوکاری ئێران دەکەن لە ڕوانگەی سەربازی و لە ڕوانگەی ئەمنیشەوە ئەوەن تاوکو ئێستا نەچوونەتە شەڕەوە دژی ئیسرائیل یاخود دژی ئەمریکا بەڵام هەڕەشەیان کردووە ئەگەر ئەمریکا هاوکاری ئیسرائیل بکات لەم شەڕەدا ئەوانیش دەست دەکەن بە هێرشکردنە سەر بنکە و پێکە دیپلۆماسیەکانی ئەمریکا لە عێراق و ڕەنگە لە ناوچەکەی دیکەش هەمووان دەزانن کە ئەمریکا بەشێکە لەم ململانی ناوچەکە ئەمریکا ڕاستەوخۆ پەیوەندی بەمەوە هەیە بەڵام تاوەکو ئێستا نەچۆتە شەڕە و دژی ئێران و ڕاستەوخۆ هێرشی نەکرێتە سەر ئێران ئەوەی کردوێتی هاوکاری لۆجستی و هەواڵگری ئیسرائیل بووە هەر لەبەر ئەوە ئێمە لە بەردەم پێشاتێکی زۆر ترسناک داین کە ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوودا پەرە بسێنێت بۆ نمونە هەر یەکێک لە ئێران یاخود ئیسرائیل ئەم شەڕە ببەنە شوێنی دیکەوە ئەوە بێگومان یاریکەری دیکە دێتە ناوەوە ئەو کاتە بێگومان گروپی دیکە دێت ناوەوە ئەو کاتە شەڕەکە فراوانتر دەبێت ئاڵۆزیەکان فراوانتر دەبێت قوربانی زیاتریشی دەبێت هەروەها پێشاتەکانیشی زۆر ترسناک دەبن لە ناوچەکەدا من پێشبینی دەکەم کە هەوڵ هەبێت بۆ ئارامکردنەوەی دۆخەکە هەوڵ بدرێت لە نێوان نێوەندگیرەکان بۆ ئەوەی کە دۆخەکە تا ڕاتەیەک ئارام بێتەوە و سەر نەکێشێت بۆ قەیرانی قوڵتر بەڵام ئەوەی من پێم وایە هەردوو لە ئێستا نانەوێت دانوستان بکەن نانەوێت ئارامی هەبێت ئەگەر دانوستان نەکەن ئەم جەنگە درێژە دەکێشێت ئەگەر درێژە بکێشێت ئەوەی بۆ عێراقیەکان گرنگە ڕەنگە خۆراک و کارەبا و سوتەمەنی و ئاو بێت عێراق توانای خۆبژێوی هەیە یاخود چ کاریگەریەکی دەبێت درێژکردنەوەی ئەم جەنگە لەسەر عێراق بەڵێ گومانی تێدا نیە کە عێراق ئەڵقەیەکی پێکەوەبەستنی شەڕەکەیە چونکە عێراق کاریگەر دەبێت لە ڕووی ئابووریەوە بە شەڕەکە چونکە بەشێکی زۆر لە بەرهەمە هاوردەکانی جا لە خۆراک بێت یاخود بابەتەکانی دیکە تەنانەت غازیش هەمووی لە ئێرانەوە دێتە عێراقەوە واتە عێراق گەر لە ڕووی سەربازیشەوە کاریگەر نەبێت بێگومان لە ڕووی ئابووریەوە کاریگەر دەبێت بابەتی نەوتیش دێتە پێشەوە هەناردەی نەوت دێتە پێشەوە ئەمانە هەر هەمووی کاریگەریان دەبێت چونکە تەنانەت عێراق ئاسمانەکەشی داخراوە ئەمانە هەر هەمووی زیانن بۆ عێراق ئەمانە هەر هەمووی لە دەستدانن بۆ عێراق هەر بۆیە عێراق لە بەرژەوەندیدا نییە کە ئەم شەڕە درێژە بکێشێت چونکە عێراق ئابووریەکی هەیە پشت بە نەوت دەبەستێت عێراق ئابووریەکی بەرخۆری هەیە هیچ بەدیلێکی نییە سەرچاوی دیکەی ناوخۆیی نییە لە کشت و کاڵ لە پیشەسازیدا عێراق سەرچاوی دیکەی نییە تەنها و تەنها سنوورەکانی دابخرێت عێراق ڕوبەڕووی کارەسات دەبێتەوە ڕوبەڕووی کارەساتێکی گەورەی ئابووری دەبێتەوە کە ڕەنگە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هاوڵاتی هەبێت چونکە هاوڵاتی بە چێژین هاوڵاتی بە موچە و بازاری ڕۆژانە نەژین ئەگەر بەرهەمی خواردن نرخەکەی بەرز بێتەوە کە لە ئێرانەوە دێت هاوڵاتی توانای کڕینی کەم دەبێتەوە ئەمانەی هەرابووی باسم کرد کاریگەری ڕاستەوخۆ لەسەر عێراق دەبێت ئەوەیشی ئەگەر ڕوو بدات ناسەقامگەری دێتە پێشەوە ڕەنگە ئاڵۆزی بێتە پێشەوە ڕەنگە جۆرە جۆرەکان ئاژاوەی ئابووری لە عێراقدا بێتە پێشەوە ئەو کاتەیش زۆر زۆر بێگومان کە حکوومەتیش بێتوانە دەبێت لە ڕوبەڕوونی ئاژاوەیە سپاس بۆ شرۆڤەکانت بەڕێز مخەلەت حازم
ڕاوێژکاری ئەمنی پەرلەمانی عێراق و شرۆڤەکاری سیاسی لە بەغدا لەگەڵمان بوویت.